سڵای خواتان لەبێت هاوڕێم خۆشەویست. وەک وتمان ئێمە ئەمڕۆکە ئەنبۆکسینگ و ریڤیو و سەیری ئایفۆن 14 پرۆ ماکس دەکەین، دووسیمەکەیش 265 گیگابایتەکەی وەکو دەبینن ئایفۆن 14 پرۆ ماکس. ئێمە پێشتر کردومانەتەوە تاقیمان کردوتەوە بۆیە ڤیدیۆتان بۆ لەسەرەکەین. بێگومان شتێک ئێمە تاقی نەکەینەوە یاخود نەیکڕین و بەڵگەمان نەبێت لەسەری ئێمە بەوی خۆشەویستی ناگەین. و ئێمە ڕەنگی مۆرەکەی پێرپڵەکەمان کڕیوە گەر سیر بکەین. ڕەنگێکی تابڵی جوانی هەیە. سەرەتا وەکو هات لە مانگی نۆ کەوا ئیڤێنتەکە دەست پێ کرد و هەر لە مانگی نۆش بڵاو بوویەوە و دەتوانانی لە 16 مانگی نەوە بڵام دەتوانی ئۆردەری بکەین. ئێمە سێتەپمان کردووە کار و شتەکانی خۆمان لەسەری داناوە. وەکو دەبینەمە ڕووکاری ئایفۆن 14 پرۆ ماکسی دووسیمە، دەرچەی سیمی هەیە لێرەیە، بەڵام لە ئەوروپا و ئەم شوێنانە ئی سیمەواتان هیچ دەرچەیەکی سیمکارتی نییە، بەڵام لە وڵاتە ئاسیایەکان یا وڵاتە چینیەکان ئەوە پێویستیان بە دەرچەی سیمکارتە، چونکە ئێمە ئی سیممان نییە، خزمەت کوساری ئی سیم ئێمە بەردەست نییە. گەر سێری قەبارەکەی بکەین، قەبارەکەی گەورەتر بووە، کامێرەکانی گەورەتر بووە، کواڵیتی کامێرەکانی زیاتر بەرەو پێشتر چووە و ڕەنگێکی نوێ بەڕاستی باوەڕ ناکرد ڕەنگێکی بەم شێوە. من زۆر حەز لە ڕەنگی مۆر ناکەم، بەڵام ڕەنگێکی زۆر جادوویە، ڕەنگێکە تا بڵی جوان، ڕەنگێکە تا بڵی هەڵبژاردەیەکی بێوێنێ و قەبارەکەی وابزانم کەمێک گەورەتر کراوە و با بڵین ئەم لێوانانش گەورەتر کراوەش. پشتەکەی ئەلەمنیۆمە، تەنیشتەکانی ئەلەمنیۆمن و هەروەها نۆچەکەی بچووک کراوەتەوە کەوە زۆر بەمان کەمێک پێویست حاز دەبین، بەڵام هەر باشترکەوە کراوە بەهۆی ئەوە نیمەشنانیکەوە لە نۆچەکەیدا هەیە. زۆر زیاتر بووە، تایبەتمەندی ئەڵوایز ئۆنی بۆ زیاد بووە لە بەشی دیسپلەیدا. گەر سەیر بکەین ئەم بەشیانە شتێکی کۆنە بۆ جەماعەت ئەندرۆیدەکان کەوا لە 2013ەوە ئەندرۆید ئەم تایبەتمەندی هەیە، بەڵام بۆ ئایفۆن شتێکی نوێ و شتێکی بێوێنیە و ئەپڵ گەر سەیر بکەین بەم شێوەیە بیگوژێنینەوە، تەنها کەمێک تاریکیە کات و نۆتیفیکیشن و کات و ئەم شتانە پیشان دەدات. ئەپڵ وعدی نەداوەکەوە باتریەکەی با بڵێن هیچ کاریگەری لەسەر باتریەکەی نابێت و هەروەها هیچ باڵێن بەڵێنی بێمە نەداوەکەوە باتریەکەی کاریگەری لەسەر باتریەکەی نابێت، بۆیە ئاگدار بن وا پێم باشترەکەوە میگوژێنیتەوە. و کامێراکەش وەکو وتمان کامێرای سەرەکی، ئەمە کامێرا سەرەکیەکەیەتی بۆ نمونە بەم شێوەیە 38 مێگاپیکسڵە، ئەماش کامێرای نزیکردنەوەیەتی بەم شێوەیە، مەش دوورەکەیەتی و پۆرترێت بە هەمان شێوە یاخودی ڤیدیۆکەی بە 4K 60 FPS ئەگیرێت. سینەماتیکەکەی سیر بکەین ئەم شێوەیە ئەمانە تا دوای. وەگەر بینە سەر بارگاویکردنەوەکەشی هەر شانەکەی یاخود وایرەکەی هەرو خۆیەتی دەستکایت نەکراوە و با بڵێن بارگاویکردنەوەکەی خێراتر نەبووە هەروەکو خۆیەتی و ئەوانی کەوە لە تاقییان کردوتەوە نزیکەی باتریەکەی کەوە 4324 میلیامپێرە. وابزانم تاکو ئێستا تاق کرابێتەوە ئایفۆن 14 پرۆ ماکس تاکو ئێستا 11 ساعت و 2 دقیقە خۆراگرتووە. وە خاڵێکی زۆر گرنگی ئایفۆن 14 ئەویش گرافیکەکەیەتی کەوا تاکو ئێستا لە هیچ مۆبایلێک ئەم گرافیکە بەردەست نەبووە. لە کاتی سەیرکردنی ڤیدیۆ یاخود لە کاتی سەیرکردنی فیلمە هەتاکو ئێستا لە هیچ شوێنێک ئەم گرافیکە بەردەست نەبووە. بەڕاستی گرافیکێکی زۆر ناوازەیە. گەر سەیر بکەین و
و نۆچەکەی زۆر تایبەتمەندێکی زۆر جوان و نایابی هەیە ویش کەوا ئەنیمەیشنەکەیەتی بۆ نێمە ڤۆیسێک یاخو شتێک تۆمارەکەین بەم شێوەیە قساکەین لێرە گەر سیر بکەین ئەو نەفتا لێستا پەیوەندیمان بۆ هاتووە گەر سیر بکەین ئەنیمەیشنێکی زۆر جوانەدا بمەش ئەو هەواداران یاپڵ زۆر کاریگەری ناخەنە سەر نۆچەکەی واتە کەمێک کێشی نۆچەکەی بەڵام بەم شێوەیە نیە بەهۆی ئەم ئەنیمەیشن و ئەم گرافیکەوە هەیە گەر سیر بکەین شتێکی زۆر جوان و گرافیکێکی زۆر جوان لە کاتی نۆتیفیکیشنەکان لە کاتی کارکردنی زۆر شتێکی زۆر نایاب و جوانە گەر سیر بکەین بەم شێوەیە و دەتوانین بە کلیککردن بچیتەوە ناو ئەپەکە و ڕای بکەیت بۆ ئەوانێکەوە هەر پرسیارێکیان هەیە و هەر باڵێن ڕەخنێکیان هەیە یاخود هەر دەیانەوێت ئەو وێنانێکەوە بم مۆبایلە چرکاندومە ببینین ئەو دەتوان سەردانی سناپچاتەکەمان بکەن سناپچاتەکەمان لە بیۆی ڤیدیۆکەیە لە دیسکریپشنە ڤیدیۆکە بدامناوە و لێرەش دایانێم لەسەر ڤیدیۆکە هیوادارم هەمووتان ئادی بکەن و هەر پرسیارێکتان هەیە لە خزمەتیەوەی خۆشەوی زاب و لێ بەم جۆرش هاتنەوە کۆتایی ڤیدیۆکە و ئەمەش ئایفۆن 14 پرۆ ماکسە هیوادارم بەدڵتان بکوێەوە گەر بەدڵتان بووەوە لایکی ڤیدیۆکە لە یاد مەکەنەوە سەبسکرایب کاناڵەکەماکەن بۆی زۆرترین ڤیدیۆ و زانیاری ببیستنەوە زەنگۆڵی تەنی سەبسکرایب بکەش ساداکەن زۆر سوپاس خواتان لەگەڵ